هەفتادانان ڕەوشە شنگارێ بچاوەیە ئەو دەمەیت و هەموو بینەرانی باش بیت من لە میحوەری باشووکم نا لە شنگار باشیک بەڵێ نها ڕەوش بێ چایە ڕەوشی ئەوێ زۆر باشە هێزی پێشمەرگەی کوردستان بەیتەرە تیرۆریستانی داعش هەندێ جموجۆلیان هەبوو هێزی پێشمەرگەی کوردستان جموجۆلەکانی ئەوانی بردومان کرد و بەرەو مووسڵ هەلاتن و باشووک ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لەسەری موسەیتەرە و هەر کاتێک ئێمە بمانەوێت توانایی ئازادکردنی باشووک گەشتی نینەوامان هەیە بە تایبەت ئازادکردنی شنگال بووە ئەگەری ئەوەی تیرۆریستانی داعش معنەویاتی خۆیان لەدەست بدەن و ئێستا سەرکردەکانیان لەناو مووسڵ نەوێرن بە هاتوچۆ بکەن بە ماتۆر هاتوچۆ ئەکەن و زۆریان هەلاتونەوە تەنیشی زۆریان بۆ گەڕاوە ناو مووسڵ لە ناو مووسڵیش لە نەخۆشخانەکان شوێن نەماوە کە تەرمی خۆیانی لێدانێن بۆیە زۆر هاوڵاتیان لە نەخۆشخانەکان دەرکردووە و لە ناو هاوڵاتیانی مووسڵ دڵخۆشی خۆیان بە ئازادکردنی شنگار بە پرۆسەی ئازادکردنی بەڵێ کاک سعید نها لە باشیکێ شەڕ هەیە لە باشووکێ شەڕ هوجومیە بەس قەسف لەسەر تیرۆریستێن داعش هەیە و تیرۆریستی داعش ئەگەر جموجۆلیان هەبیت لەژێر چاودێری ئێمەدایەوە ئێمە چاودێریەکانی جموجۆلەکانی ئەوان بردومان دەکەین و هێزی پێشمەرگەی کوردستان لە باشووک تەنیا چاوەڕوانی فەرمانی جەنابی سەرۆکە هەر کات فەرمانێک هات توانای هەیە باشووک بەرتل لە حەمدانیە ئەو شوێنانە هەموو ئازاد بکات. بەڵێ کاک سعید چما هەوا وەکو شنگالێ زەخت فشار لەسەر داعش دروست نەکرد چما لە میحواری هەوا لە بەروکە هەوا شەڕ دەست پێ نەکرد چ تەکتیکێک دوێرە هەیە شەڕ طبعا بە فەرمان دەکرێت سەر بەخۆ ئێمە ناتوانین شەڕ بکەین دەبی فەرمانمان بۆ بێت لەلایەن فەرماندەی گشتی هێزی چەکدار جەنابی سەرۆک بارزانی ئەو فەرمانە نەهاتووە دیارە شنگار ئەولەویەتی هەبووە بۆ ئەوەی ڕزگار بکرێت و شنگار دەنگ و سودایەکی گەورەتری هەبووە لە شنگار زوڵمێکی گەورە لەسەر خوشک و برای ئێزدیمان هەبووە بۆیە شنگار یعنی ببووە برین لەسەر دلی هەموو کوردێک ئەمڕۆ کە ئازادکردنی شنگار یعنی ئازادکردنی هەموو کوردستان و ئەمڕۆ کە یعنی معنەویاتی داعش لە هەموو شوێنێک ڕووخاوە یعنی لە هەر شوێنێک هێرش بکرێت تیرۆریستانی داعش تەنیا هەڵدێن و داعشی جاران نەمایە و ئەمڕۆ کە دەبی هەموو گەلی کوردستان کەرنەڤالی شادی بکات کە هیچ مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان نەما بە هیمەتی هێزی پێشمەرگەی کوردستان و بە گیانفیدایی هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی زۆر شوێنی سەرسوڕمانی خەڵکە هەر هیچ خەسارەیەک ئەوها نەبووە لە مەنتەقەی شنگار بۆیە ئەوە نیشانەی حکمت و پلانێکی جوانە کە داڕێژراوە بۆ ئازادکردنی شنگار کە بەبێ خەسارە بتوانی شارێکی ئەوها کە تیرۆریستان یەک ساڵە بمڕێژی دەکەن یەک ساڵە کاری ناڕەوای لێ دەکەن. بەڵێ کاک سعید ئەگەر تو وەکو فەرماندەیەکی هێزین پێشمەرگەی لە بەروکێن شەر پلانا پشتی کۆنتڕۆلکردنا شنگالێ چە ئایا تەهایداری لەسەر vێیەکی هەنە؟ پلانی دوای ئازادکردنی شنگار ئاوەدانکردنی شنگارە پاراستنی شنگارە و دوورکردنی داعش لە شنگار بۆ ئەوەی بەڵێ بە چ ئاوە داعش مەترسیا داعش چ پلانێک هەیە بۆ دەرخستنە مەترسیا داعش لەسەر شنگالێ بتایبەت و بەگشتیژی لەسەر دەڤەرێندنێن کوردی داعش مەترسی نەماوە لەسەر شنگار چونکە داعش ئەگەر مەترسی هەبایە شنگاری بەرنەدەدای گرنتی چییە؟ کاک سعید گرنتی چییە و مەترسی نامایە؟ گرنتی ئەوەیە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو سەرکەوتنە گەورەی بەدەستی نایە بەهێز بەدەستی هینایە و تیرۆریستانی داعشی شکەستدایە و دەتوانیت تەلعفەر و بەعادیش بگریت و دوای گرتنی تەلعفەر و بەعادە خەڵکیش دەتوانن بگەڕێنەوە ناو شنگار. بەڵێ توێ تەواقعەتی کو gelek cihêndin pêşmergeyî li pê daş derkir belê careka din daş hatine nav aya çi girintî hene ku ev bûyere careka din dûbare nebineve دەزانی هەر شوێنێک پێشمەرگە گرتبیت دوای ئەوەی پێشمەرگە خۆی ڕێک خستەوە داعش توانای نەبووە جارێکی دیکە کۆنتترۆلی بکات داعش توانای ئەوەی نییە جارێکی دیکە شنگار کۆنتترۆل بکات هیچ شوێنێکی دیکە کۆنتترۆل بکات لە باشووک ئەوان بچووکترین جموجۆلیان هەبیت پێشمەرگە لیانی داوە ئەوڕۆ کە هەلاتت بەرەو دواوە کەواتە
شنگاری یعنی هەم گەرانتی هەیە کە جارێکی دیکە تیرۆریستانی داعش لە هەموو ژیانیان ناتوانن بیگرنەوە و هەم گرنتی هەیە شنگار ئاوەدان دەکرێت و هەم گرنتی هەیە دوای ماوەیەکی دیکە خەڵکی شنگاری شارەکەیان ولا شاری خۆیان بە هێمنی بژین. بله کاسای بله داعش هزکا خوکجه هزکا انتحاریه آیا گرنتی هایی که هیا کو اف داعش دزه نکنه ناف هزن پیشمرگه و کریارن خوکجی پقینن بکن؟ لشردا هیچ گرنتی نییە بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان چه بهتر کرنه کو اف بویره رو ندن؟ ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لەو دوو ڕۆژە کردی بەردەوام بیت بەو شێوەیە تیرۆریستانی داعش ڕاو بنێت هیچ زیانێکی ناگات یعنی دوێنێ شەویش چەندین خۆکوژ ویستیان دزە بکەنە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان هێزی کوردستان لێیانیدا و نەیانتوانی نزیک ببنەوە لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی جێگەی هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا شارەزای تاکتیکی شەڕی تیرۆریستانی داعش بووە و دەزانیت چۆن شەڕی تیرۆریستانی داعش بکات خیبرەی ئەو شەڕەی وەلگرتووە هێزی پێشمەرگەی کوردستان بەر لە ئێستا ئەوە شەڕێکی نوێ بوو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە تەنیا شەڕی پارتیزانیمان زیاتر کردبوو ئێستا شەڕی تیرۆریستانی داعشیش فێر بووینە و لە هەر کەسێکی دیکە هێزی پێشمەرگەی کوردستان بە جوانترین شێوە دەیکات و هێزی پێشمەرگەی کوردستان لە دیدی من سەری ملەتی کورد و سەری ئینسانیەتیشی لە شنگار بەرز کردەوە. بله زۆر سپاس بۆ سعید مەموزینی فەرماندەی هێزن پێشمەرگە گوپ ئەوەی کە ڕاستە خۆ